بەناوی خوای گەورەی مهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێ و لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوەدان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان ئەرکی ئێمە ئەوەیە کە هەمیشە ئێوە دڵخۆش بکەین. بەچی دڵخۆشە بن ئەوەی کە هەمیشە شوێنی جیاواز و جێگای تازەتان پیشان بین. ئەم جارەیان لە بناری بەمۆ لە گوندی باخەنارەین. گوندی باخەنارە بۆ خۆی گوندێکی زۆر خۆشە، هیوادارم چێژێکی زۆری لێ بکەن. گوندی باخەنارە لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیەی مەیدانە، دواتر خانەقین و اینجا پارێزگای دیالە. ئەم گوندا وەکو پێم وتن گوندێکی زۆر جوانە. لە ئێستایە کە زستانە و کەوتوینە نزیکی چلەی زستان، ماشەڵڵا بینن دەغڵ وردە وردە هاتووە ئەوەی کە کەروێشکە بکە. هیوادارم ئینشاڵڵا بەرنامەی ئەمڕۆمان بەدڵی ئەوەی خۆشەویست بێ و شتێکتان پیشان بدەین کە زۆر دڵتان پێی خۆش بێ و هەروەها کە وەختێک بەرنامەکە کۆتاییەت بڵێن بریا تۆزێ درێژتر بواە. فەرمون پێکەوە با ئەمڕۆ لە باخەنارە بین. فەرمون. جەنابەت مامۆستای وەنیە؟ باشە. چەند ساڵە کاری مامۆستایەتی؟ وڵایی لە 95 تعین بوو. بەزوازام ئێستا بەڕێوەبەری وەنیە؟ وڵای لە 2004 تقریبا. جیاوازی هەیە لە بینی بەڕێوەبەر و لە بینی مامۆستای ئاساییە؟ وەڵاهی جیاوازەکەی بڵێم جیاوازێکی وا نابینە، بەستر هەر هەمووی خزمەتەوە بە پێی تواناوتەوە. کامیان قورسترە؟ ینی ئەرکی بەڕێوەبەر قورسترەیە هەر مامۆستای ئاسایی؟ خۆی مامۆسایش ئەرکی هەیە و بەس بەڕێوەبەر یعنی زیاتر لێ پرسراوەیە تێکەی هەیە، تۆزێ ئەوە لە بەرەوە تۆزێ زیاتر پابندە لەوە. مامۆستا ئێوە ماشەڵڵا باخانارە تۆ قەرەباڵغا وازام دەوروبەریشتان هەندێک گوندی تریشی لێیە. ئایا قوتابخانەکەتان بەس بۆ گوندەکەی خۆتانیان بۆ دەوروبەریشە؟ وڵا خۆی لە ڕاستیە لە 90ەکان و ئەم قوتابخانەی باخەنارە هەیە. ئێرە توانین ناویبنی دایکی قوتابخانەکان لەبەرەوەی ئەم بنارە بڵێن دیەکانی وەکو شاوازی بێلولە دەربەنی بێلولەکانی کرماجی قوتابەکانە ها بۆیرە. ئیستا ئێمە ئامارێکمان هەیە لای خۆمان، یعنی لە 90ەکانە تقریبا نزیکەی 300 قوتابیمان هەبوو. بەڵام ئیستا وردە وردە تر ئەوان قوتابخانەیان کردوەوە بۆ خۆیان و خەڵکی زیاتر ڕووی کردو شارەکان لادێگان تۆزێ بڵێم کۆچ بووە بەرەو شار کەمتر بووە قوتابەکان. با بزانم ئێستا چەند قوتابیتان هەیە؟ ئێستا وەڵا 35 قوتابیمان.
باشە ئەی چەند پۆلتان هەیە؟ 6 پۆلمانەی بەڵام بێجگەل لەوە ئیسا ئامادەیەکشمان هەیە جارە ناوی باخانارە بوو ئیسا گۆڕیانە بۆ ئامادەی باخان ئیسا لەوێ هەتاوەکو شەشی ئامادەیمان هەیە تر لێرەوە تەلەبە نێری بۆ زانکۆ ئیشەڵا باشە الحەمدوللا کەواتە ینی کاراسانێکی زۆرە ئەمە هۆکارێکیشە بۆی کە دەیەکە بە قەرەباڵغی بمێنێت سوپاس بۆ خوارە وەڵا هەمانە بنکە تەندروستیمان هەیە قوتابخانەمان هەیە مامۆستا با بزانم چەندێک بە پیشەی مامۆستایی ئاسوودەیت مرتاحی وڵای مامۆستای ئەرکێکی زۆر پیرۆزە ڕاستی یعنی هەم خزمەتە هەم یعنی ئیشەڵا پشت بەخوا پاداشتێکیە لای خوای گەورە خۆی ئەڵێ من علەمەنی حرفەن مەلەکەنی عەبدەن ئەوە شتێکی هینە و باوە و تر شتێکی باشە و من خۆم بۆ خۆم پێی مرتاحم ڕاستی الحەمدوللا ئەی مامۆساکانتان دانیشتووی ئێرەن یاخود لە شارەکانەوە هات ئێستا وڵا دوو مامۆسای میلاکمانەیە خۆم و یەک مامۆسای تر هەشتمان وانە بێژە ڕاستی چواریان هی ئێرەیە چواریشان لە شارۆیەت قورس نییە بۆ ئەوان هات و چۆکردن وڵی قورسە بەڕاستی یعنی ئیسا ئەوان یعنی بڵێن 400,000 بۆ بڕیونەتەوەکو موچە نییە بەستر ئاوە بەخوا مامۆسامانەی لە کرارۆیەت 130,000 داتەکریا بەرە وڵا قورسە بەسی تر بڵێ ناچاری کاکە یوسف چۆن باشی تۆ ئێستا لە چۆ هاتووی بە ماتۆڕە وەڵی لە شازیەوە شاوازیانی ئەم دەی تەنیشتی باخەنارەوە ئەم دێ باشە باشە تۆ بە ماتۆر چیەکەی چی ئیشێک بە ماتۆڕەکەی وەڵی هیچ هەر هاتوو چۆی ئەم ناوە پێ هەر زیاتر پیاسەکردن و خۆ خافڵاندنەوە هەر ئەم ماتۆڕی خۆتە یا وەڵی ئەم کوڕی دوایە ئی تۆیە یا زۆر باشە با بزانم سەیری کامێرەکە کە تۆ سایق ماتۆڕێکی باشی چەند ساڵ لە ماتۆڕت هەیە چەند زانێت 2 ساڵ 2 ساڵە هیچ جارێک کەوتووی لەسەر ماتۆر وڵی یەک جا کەوتم لای ماڵە شوێنە بری نار بوو ناوە ئەی با بزانم کاک یوسف تۆ هیچ جارێک کەوتووی لەسەر ماتۆر وەڵی یەک جار ئەویش ئین و کلاچەکەم تن بەردا پێشی بەش کردووە ئاوا پێشی بەش کردووە کەوتووە پشتە باشە تۆ ئەزانی ئێستا ئێوە بە حسابی ڕێگەپێدان بێ ئەبێ دەستکێشتان هەبێ و کڵاوتان لەسەرا بێ ئەوازانن وەنیە زانین بەس ئێمە نایکەنەسەر بۆ نایکەن ئێمە هەروە ڕاتین بەو شتانە ڕناهاتین وەڵا باشە ئەم ماتۆڕە ڕۆژانە چەندێ بەنزینی دەبێ وەڵی ئەگەر ڕۆژانە هەموو ڕۆژە دەریگەی هەفتەیە بای 5,000 ئەخۆ باشە بۆ خۆتانە چم بۆ بەنزیخانەیە بەنزینی بۆ هێنە وەڵاتین بۆ بەنزیخانە بۆ مەیدان بۆ مەیدان ئەی باشە ئێستا فەرموون سەرکەونەوە فەرموون ئیشی پێ بکە بەڕۆ لینەمە دەیتوش بدا ئەی ئیسان شتێکمان بۆ وەڵێن با هیچ نەبێ ناوەکانتان بپرسم باشە بازم تۆ ناوە چییە ئیلاف ئیلاف لە مەکتەبی وەڵا لە پۆلی چەندی 6 ماشەڵڵا زیرەکیت لەکوێ خوێنیت دەربەنی خان دەربەنی خان قوتابخانەکە ناوی چییە هەرێس هەرێس باشە ئەی ئەمە چیتە ئەوە کچی ئەموزان ئەتوانە قسە بکە ناوی چییە وەرە ناوی چییە تۆ زینا ئیلا لینا ئافرین لینا قەی ناکە لێ گەڕێ ئەی تۆ ناوت چییە محەممەد محەممەد ئەی تۆ با بزانم تۆش لە مەکتەبی لە پۆلی چەندی یەک لە پۆلی یەکی ئەم ساڵ چویت مەکتەب خۆشە پێت خۆشە زۆر لە مەکتەب بیت بەڵێ کە یا کە قوتابخانە تەواو بێ کاتی تەواو بێ خێرا بەڕاکردنە ڕۆشتەوە بۆ ماڵەوە یا لەسەر خۆ ڕۆی دوانە باشە ئەی هاوڕێت هەیە هاوڕەکان ناویان چییە دەی باشە ئەی بازەم تۆ ناو چییە بێسارە بێسەران تۆ لە مەکتەبی لە پۆلی چەندی وەرم لاوە باشە بێسەران نتوانانی شتێکمان بۆ بڵێ
ئەگەر لە قوتابخانە مامەساوتی هەڵسەر شتێکمان بۆ بڵێ هیچی بۆ ناڵێ بۆڵێم ئەی بۆ بنی ناڵیت وایشم پێ نییە هیچ پێ نییە باشە تازە هاتوویت نەوەڵە ئەم بەیانێ زوو هەڵسای لە خەو ساعت چەند شەش باشە دەستخۆش دەستخۆش تۆ هیچ بە ماتۆڕەکە ناکەی ئیشە کارێک شتێکی پێ ناکەی بەراوانە جاجار پێەکەم چی پێەکەی باگوما لە گەشتن ڕشتی بۆ بم شتی باوکت شوانی کات چی بۆ بێ ڕشتی بۆ بەچکەوەی شێرم چکە ئەگەر بەرخوش ئەگەر مەڕزا ئەهێنیتەوە باش ئەیکەیتە چیەوە بەرخەکان خۆی شەڵتانم بە دروستکردناتەوەی خەمەنا شەڵتانەکە و ئەهێن بە شەڵتانە بێ شەڵتانە پێ بێ تێ خەمەنا شەڵتانەکە سەری دەرەکەم و ئەهێنەوە بەس هەستەکەم تۆ زۆر سەریعی وایە ڕەوانە سەریع بۆ تاقەبنی هەر بە خۆشیەوە باشە لێفڕە السلام عليكم غلبان كاك حاجي جان السلام عليكم عليكم السلام كاك حاجي با سرتا لە تەمەنەکەت بپرسم بزانم مالی دی پەنجای بەڵێ شکر تەمەنێکت کردووە ئیشەڵا لەسەر خێر ساڵی 74 بۆ ئێرە چۆڵە بێ سەبەبی چۆڵبوونی ئێرە چییە؟ ساڵی 74 وڵی ساڵی 74 ڕژێم ئەم منتقەی هێمەی دانیا و منتقەی مەحەڕەمە یعنی لەسەر کوردستان دەری کرد دانیا و منتقەی مەحەڕەمە هێمەی دەرکرد لە ئێران هێمە چوینە ئێران لە ئێران و حکوومەتی ئێران کە وەختی حرەکەی شۆڕشی مەلەمسفا هەرەتی هاورد بانی کردین وتی دوو شوێنتان پیشانە دەم یا بچنەوە بۆ عێراق یا ئەتانۆمە ئەو سەری ئێران کە بردینی نیوەیەکمان ڕۆیشتین بۆ سەری ئێران نیوەیەکمانی بردە جنوب کە بردینە جنوب باری کردین چوین ئیتر یەکێ مەحافەزەی ناسریە و یەکێ حولە و یەکێ شوێنێکی تر بەڵاوەی پێکردین هەتا ساڵی نزیکی 77 لە 76 باشە یعنی حکوومەت کە بردنیە خوارەوە لە یەک شوێن نیشتەجێی نەکردن بەڵکو هەر بنە ماڵە و ماڵ و نازانینی خستە شوێنێک وایە هەر مەسەلەن سیارەی نەقڵبەری هاود و میسری سایەقی بوو ئیتر هەر کەسێ خۆی و بەختی مەسەلەن وەختی وا بوو ڕەتڵێکی دەرەکرد ئەم ڕەتڵە 70 سیارە و ئەمە سیارە ژن و مناڵ و خاس و خراوی ئەخستە ناو ئەم نەقڵبەریەوە بە شەوی زستان ئیتر مناڵ ڕەقی ئەبردۆ ژن ئەمرد پیاو ئەمرد هەتاوەکو ئێمە ڕۆیشتین شەو بردینی بەیانی کە ڕۆژ بووە سەیرم کرد ئەم دەشتە خوێیە ئەمەی تەبعاً لە ساڵی 60 کە شۆڕشی بەنەفسا دەستی پێکردیە ئێمە لەم شوێنە بووین یعنی زەمیرمان و ویژدانمان قبولی نەیەکرد بچینە ناو ڕژێمەوە و ئەمان و ئێمە کوردین و بۆ کوردایەتی ئەیکەین و کوردین کاک حاجی ئێستا لەو بەریدێکەوە هەندێک خان و ئەوانە چەنگەڕێکێکە بینی لە شێوەی کۆمەڵگەی نیشتەجێبوون ئەوەی جاران ئاگو مجەماع وەکو مجەماع دروستکراوە ئەی ئەوانە چین ئەوانە کە هێمەیان دەرنەکرد کە هێمەیان دەکرد ڕۆیشتینە ئەوێ لەوێ ئەوانەی کردە مەجموعە و خەڵکی بەسرا و ناسرێ و عومارەی هاورد لە شوێنەکەی ئێمە نیشتەجێ کرد یعنی خەڵکی بەسرا و عومارە و ئەوانە لێرە نیشتەجێ بوون کە ساڵی 78 کە هێمە هاتینەوە وتیان بێن تەعویزتان غێنی هاتینە ئەم دێستەی دەگەین هەموو ماڵەکانمان تەبعاً ئەو کاتە خانەی قوڕ بوو هەموو ماڵەکانمان عەرەبی تایە عەرەبێک حاجی عەلی بوو ئامۆزای باوکم و عەرەبی ها 30 دیناری داوە حاجی عەلی وتی ئەم 30 دینارە لە بەرەتی ئەوەی کە من پیاوێکی بسڵمانم و هەم لە ناو خانەکەی تووە حاجی عەلی وتی ئەگەر تۆ پیاوێکی بسڵمانی وایە ناو خانەکەی منە من حیزبی بەعەز بە شەق دەری کردووم کە بە شەق دەری کردوم تۆتی دەرمەیدە لە باتی خانەکە من 1000 دیناری دەمێن ئەدەی تۆ دەرچوو وتی نەوەڵا ئێمە شوێنی خۆمانە و ئەم منتقە مەحەڕەبەیە و شوێنی عەرەبە کاک حاجی ئێستا ئێوە ناحیەکەتان مەیدانە دوایی خانەقینە ئەنجا دیالەیە یعنی چۆن خراونە سەر ئەوێ ئێمە کە نەیان بردینە جنوب کە بردینە جنوب کتابیان کرد بۆ خانەقی
ئیتر هەرکێ لە هەر شوێنێکی خۆی کتابیان بۆ کرد نەفوس و جنسیەکانمان بردە ئەو شوێنەی کە دیابوون ئێمە لە ناسرێن خەزای شەترە نەفوس و تەرجنی و خەتقڕەمان هەورد بۆ ناسری کە ساڵی کە نەهاتینەوە ساڵی ح بۆ دەربەنی خان دووبارە لێ لە دەربەنی خان کتابێکیان بۆ کردوون چوین نەفوس و جنسیەکانمان ئێمەیان کە هاوردۆ لە جنوبۆتیان بۆ شوێنی خۆتان دانابینەوە کە هاتینە دەربەنی خان وتمان کاکە ئەمە شوێنی خۆمان نییە وتی بابە شوێنی ئێوە مەحەڕەمەیە شوێنی ئێوە شوێنی کورد نییە شوێنی عەرەبە ئێمەیان لێ نیشتجێ کرد و کتابیان بۆ کردین لە ناسرەوە نەفوس و جنسیەکانمان ڕۆ بۆ دەربەنی خان ئێستا ئێوە ئیش و کارتان لە ڕووی ئیداریەوە لە دەربەنی خانە لە کەلارە لە شوێ ئێمە یعنی وەکو نیشتەجێبوون و شوێنی باو باپیرمان ئایرایە بەی درکە کاتی خۆی گوێزانێتەوە بە دەربەنی خان دوێ خانمان کرد و دانیشتین و یەکێ دەربەنی خان و یەکێ لە کەلار و یەکێ لە شوێنێکی در وەکو ئەوەیانە ئێمە شوێنی باو باپیر و ئاباوەشدامان ئەیراسە ئەی نفوستان ئێستا کوێ نفوسمان نووسیا سلێمانی دەربەنی خان خانەقین دیا لە سلێمانی دەربەنی خان والله سەیرە باشە وەڵا جوگرافیاکەی زۆر دوور و درێژ دەستان خۆش بێ سەر خۆش بێ بێوەی بیا جاواڵێن کوڕ هەر لە مناڵێەوە دیارە کە داگیرکەرە جۆرێک لە داگیرکاری پێوە دیارە کچەکانێکی دانەیەکیان هەڵگرت بەس کوڕەکە دوو دانێ هەڵگرت تۆ بۆ دوو دانە هەڵگرت لەبەرەوە دوو دانە داگرم لەبەرەوە دوو دانە هەڵەگری هەر بە عنتەری وانە وە هەر بە عنتەری تۆ وەرە با بزانم تۆ خوشکی هەیە ئەی ئەها ئەوە خوشکتە خوشکی تر نییە ئێ باشە کتۆ مەگەر نابیدە بە خوشکەکەی ترت باشە ئافرین بۆ تۆ ناو چ بوو ئارۆ تۆ عاقڵی باشە تۆ ناو چییە ئایا براکە و عاقڵە باشە ئەی تۆ ناو چییە ئێمە ئافرین بۆ تۆ دای سەری کامێرەکە سەری کامێرەکە تا دەی سەلامێکی بۆ بکە دەی سەلامێ بکە ئافرین کەحسین جان سەلام عەلەیکوم وعەلەیکم ئەسسلام کاکە گیان بە ناوی خۆم و دانیشتوانی بناری بەمە و بە تایبەتی گوندی باخنارە بە خێراتنتانەکەم و خێراتنی بەنامەکەتانەکەم سوپاس دەکەین ئینشاڵڵا باخەنارە ئاوەدانش کرد بەس چاوەڕێک ئینشاڵڵا ئاوەدانتر بێ کەحسین با بزانم جەنابەت لە باخەنارە لەدایک بووی بەڵێ کەواتە شتت بە بیر دێ بەڵێ پێش چۆڵبوونی باخەنارم بۆ باسکە ئێرە چۆن بووە ژیانی خەڵکەکە لەسەر چی بووە من دڵنیام لەوەی کە کەشوهەواکە گۆڕاوە مەناخ گۆڕاوە سروشتی ناوچەکە گۆڕاوە بەس ئەو ئەگەر ئەها بە قسە تەسوورێکی ئەو کاتەمان بۆ بکەیتەوە بزانین ئەو کاتە چۆن بوو ئەم دەڤەرە ئەم دەبەرەی ئەمە قوربەتیان لە ڕووی جۆغرافیاوە زۆر وڵاتێکی بەپیت و بە بەرەکەت لە ڕووی
لەبەر ئەوەی شاخ و مەجای تایە ئەرزی مەرعی زۆرە و شاخ و ئەمانەی تایە حیواناتیشیان زۆر بووە لە ڕووی فەلاحەتی شۆ لە هەموو شوێنێک زیاتر مەگەر شارە زۆر ئەنایتر شوێنیتیان نیە بگێتە وڵاتی ئەمە بڕی بەهۆی بەوەنەی فەلاحەتەوە وەکو باشە ئەوە ئاژەڵداری دیارە کە ئەو پشتان بە بەمەوەیە شاخێکی زۆر و مەرعەیەکی زۆرتان هەیە ئاسانە ئاژەڵداری بەس تۆ باسی ئەم دەشت و دەرەم بۆ بکە ماشەڵ ئەم هەموو زەوی و ئەم هەموو زەویشتتان چۆن چێڵاوە چۆن چاندووتانە چۆن بەرهەمتان هێناوە ئەو کاتانە تەبعاان ڕێزمەیە ئەو دانیشتوانەی کە لێرا هینیان کردووە فەلاحەتیان کردووە هێسریان بووە گایان بووە جووتیان کردووە اینجا ئەم دەشەیش کە تۆ ئەیبینی ئەم سنوورە هەموو هەر هەمووی باغ بووە بووە نایەناوە باخەنارە ئەمە لێرە خواافیکە قیخا ڕۆسم بووە دەسڵاتدار بۆ قیخام بێ بۆ باخێکی ناوە بە شێوەی خەریتە مهندسی یاوردووە لە خانەخینەوە شێوەی تەسمیمی ئەو باخەی بۆ کردووە لە بعدی ئەو شاخۆ سەیریان کردووە بە شێوەی جوان و سروشتی بۆیان کردووە دەرکەوتووە کە گوڵی دارەکان کە کاتی بەهار دروست بووە شێوەی ئەو گوڵانە لە شێوەی ئەو خەریتە خۆی گەرەکی بۆ دروستی کردووە جا منتقەیەکی زۆر بەپیتووە لە ڕووی تەنانەت هەنگ کە باسەکەن ئەڵێن زۆر لە ماڵەکان ئەوەنە هەنگوێنیان بووە لە تەنەکە و زیاتریش مەسەلەن لە قازانی گەورە هەنگوێنەکان هەڵگرتووە تۆ پێم بڵێ ئەی ئەگەر ئێوە حتمما دەزانم بەراویشی هەبووە بەڵام وشکەدانیشتان زۆر بووە ئەو خەلەیە ئەو چ گەنم بێ چ جۆ بێ و کاتە نۆگە کرا و زام نیسکە کرا هەرزە نەکرا کزن نەکرا ئەوانەتان چۆن بەرهەمێنە مەسەرەن دوورینەوەی چوزام کۆکردنەوەی اینجا کوتانی شەنکردنی پاکردنی طبعاان لێرا لە ڕووی ئەوە کە منتقەکەمان منتقێکی بەپیت و بەرەکەت بوو هەم لە ئێرانی ژۆکەت نزیکی نەمە سنوورەیەمە ئێستا تقریبان وە ئێرانە خەڵکا تۆ لێرا ئەمانیش دەوڵەمەند بوون خەڵکیشی وایان کردووە لە ڕووی پارە و وەرزێری و ئەمانەوە ئەوانەیشیان کە دوریوە تۆ هەمویان لە پشتی دیەکەوە ئەزیان هەڵکەندووە بە چاڵی گەورە چاڵی وا بوو لەوانێ بڵێم گڵاوەیە گەنمی گرتووە کریانە چاڵدان ناوە خەزنیان کردو لە جاتی عماری ئەمڕۆ لە جاتی عماری ئەمڕۆ باشە لە هەندێک شوێن هین هەبوو هیزرە لە دیوار دروستیان نەکرد هیزران پێوت دیوارەکان هەڵەچنی ئەخول گەنمیە من لە عمارە جێنە بووە لە عمارە جێنە بووە ئەوانەی کە مەسەلەت بەڕز شوێنی منطقێکی ئەوەنە یان کرد بۆ شاڵەگەنم کە خۆشیان هاوین ئەهات ئەشونەوە لە بەرەوەی مناڵی ودیان بوو ئەشین بۆ ئەو دی شاخی بەمۆ لێ کوێستان بوو لێرە زەلامێکیانەکە یان پیاویانەکرد بە کریان پێدا حرەسی منطقەکە و دیەکەیەکرد چۆن ئەو چاڵەگەنمانە تەڕ نابوون چ قڕێکیان بۆ بەکارهێنا بۆەوەی کە نەبوو ئێمە لێرا بەلە یەکمان هەیە کە شیرەی بوو هینیانەکرد خۆلی زۆراندا بلا کایانە کرد ئەو بەلیان نەخسەبانی خۆلانە تەڕ نەبوو تەڕیشە بوو بەڵام بەو ڕادەوان نەبوو تەنەکەی مەسان لە ڕووی نەجاری وا بنگوستێک شێک خراوە بوو بە چواردەوری شاڵەکاتە ڕەشیە ئەوەی کە دەمایەوە لە خۆیان زیادە بوو ئەو گەنمان چی لێ کرد چۆنیان ساغە کردەوە ئەچوو بە خانەقین سیارە هات سیارێ گەورە ها جاری وا بوو یەمە حاجە عەلیە بوو توجار بوو کۆمەڵی حاجی خەڵکی تر لە خانەقین و هات جاری وا بوو پیاوێکی وەکو حاجی ڕەحمان سیارێ دوو سیارە گەنمی فرۆش ئەوە نییە بڵێ نەبووە گەنم دەگۆڕایەوە بەشتی تر ینی گۆڕینەوەی پێکرا خەڵکێکە بوو لە ڕوێ و بازێشتر مەسەرەن شتیا هاود لە شارەکانەوە بە حیوانات باری بوو دوو سنوقی بوو ئەیدا بەگەن یا مەسەلەن خەڵکێک بوو لێراوە تیرە و شیانەدا بەگەن ئەم شتانەیش بووە کاک محەممەد جان سەلام عليك السلام قباجة خوا قەوەتان بەیە يا أخوابي وي وسلامة با بپرسم بزانم باخەکە خۆت بەدەستی خۆ ناوتە ناشتوتە یا باخ بۆ و سەر لە نوێ وردە نوێت کردوتەوە والله أنا ما أقول بس بدسي باقو ناشتراوه أنا والله ینی ئێوە ئاوەدانتان کردو أنا والله أودان مقلوتو باش ئێستا شتی جیاوازی تایە با بزانم پێشتر چ درەختێکی تیا بوو والله أنا هنجيرو هنار معنا وما مسألة أنا قيسي وثلا معنا ويت الديرة تايسة ئێستا پشتمانەوە دارێکە وازانم مۆزە بله موزة ئەم مۆزە حتمما بەدەستی خۆ ناشت أنا والله باشە تۆ با بزانم
نەمامەکەی لەکوێ هێناوە؟ وڵی منە مامەی کوڕێکم هەیە کوڕەکەم گڵاوەی پێ ترێلەی پێ هاتچۆی سەی سایق و سەرای سوبحانەوە ئەو ناوەی کردووە لێ بینیوێتی چ نەمامەکەی لێ هێناوە. چەند ساڵە ئەم مۆزەتان ناشتەوە؟ ئەوە بۆ دووەم ساڵ سێم ساڵ ڕێم ساڵ. ئەی مۆزەگرێ لێرە؟ وەڵام مۆزەگرێ مۆزی بۆلی گەورەگە لەوتە 15 کیلۆ بی. ماشەڵڵا یعنی ئەم ساڵ گرت بووی؟ ئارە وەڵا ئەمسا سێ دانە بۆلی گرت بوو. ئارە وەڵا تۆ پێم بڵێ دڵ خۆشە بە باخەکە؟ ئارە وەڵا ئەوە دڵمان خۆش تمەوێت باش دێمە خۆشتر بێ. ئارە وەڵا جگە لە باخەکە تاوان باخەکەش حتمما خزمەتکردنی دەبێ. چی ئیشێکی تر لە دەیەکە ئاکەیت؟ وەڵی ترین فەلاحەتمانەیە گەنم و جۆمانێ وتر گەنمانەیە سەخاتن گەنمەکەین و کاک محەممەد با بپرسم خەڵک بوو ئێستا جۆ ناکات جۆ. وەڵی تری ئەوەی سێمە حیواندانی ئەوسا خەڵک بۆ حیوانێکی سێمە حیوانمان نەماوە خەڵکی دێوە کەم حیوانی هەیە جۆ ناکە گەنمەکە ئەدا بە حکومەتی فرۆشی بە حکومەت و ئەدا بە سایلۆی فرۆشی. جاران لێرە دوو جۆر جۆ هەیە جۆی ڕەش و جۆی سپی بۆ کامیان زۆر باش؟ وڵا جۆی ڕەش تاکە ماوەسە ئارەوە قوتر بۆ حیوان بۆ مشتی جۆی ڕێ بەخۆت. خەڵکی ئێستا حیواناریشە جۆ ناکە جۆ لە کاتێکە ئالیکێکی زۆر باقووەتە خەڵک بۆ نایکات. وڵی نازان میسا نازان ئێمە حالیە نیمانە بەس خەڵک جۆ کەمەکە هەر بەعام خەڵک جۆ کەمەکە. تۆ پێم بڵێ لە ناو باخەکە کام درەختانە زۆر خۆشەوێت؟ کێ وڵا هەموو درەختەکانم خۆشەوێ. هەرە وڵا چکە ئیسپادەی لێگە مامەسا بەشی خەڵکی لێدە بەشی خوای لێدە بەشی خۆتی لێدەی خەڵکی لێخوا خۆدەی خوای فرۆشی لێدە ئاوارە وڵا. بە یەک دوو پرسیارش لە بازی نەسرینش بکەم بە یارمەتیت. دادی جان سەلام عەلیکم. عەلیکم ئەسسەلام قوربانی تۆم بەخێر بێن. سپاس دەکەم خوا لێ ڕازی بێ ئاخوا سەلامەت بێ ئاخوا. تۆ پێم بڵێ بزانم حتمما تۆش کە دی لێرە مەشغوڵە بی ڕۆژانە لێرە چ دەکەی؟ وەڵات چیەکەینی تراوە خەریکی ئەم باخە بین و ئەیتر خەریکی ئیشی ماڵەوە هەنێ زەرعەت و شتەکەین بۆ خۆمان. مریشکی کوردیشم بینی مریشکە کوردیەکانیش حتمما سەلیقەی توێ؟ ئارە وەڵا وەڵا هەت زیاتری ئەو کچەیە. بابزانم کولانوشتی پێویستان بۆ کردووە؟ وڵاوە ژوورێکمان بۆ کردووە هەمووی کولانەوشتی تایە و ئیتر ڕۆژانە ئەگەر لێرە نەبین شتیان بۆ دانین بۆ هەفتەیەک ئەگەر لێرەش بینتر ڕۆژانە بەرەڵایەنەکەین ئەم ناوە و هێلکەکەرن. ئارە وەڵا جاران ڕاوکیان بۆ دانا بۆی هێلکە بکەن وەڵا ئێستا ڕامکە دانانێنەوەڵە بۆی دانانێن. باشە تۆ بابزانم لێرە کە هاتیتە ناو باخەکە بە زۆری بە چیەوە مەشغوڵە بی؟ وەڵی تر بە چیوە من خەریکی دوێن ئەمە دووسێ ڕۆژە خەریکی ئەم گسکدان و کۆیەکەینەوە ئەی سووتێنین و تە دوایش ئەمیش ناوکەن و شتەکە ئیتر هاوینانیش هەنجیری هەیە ئەیچنین و ئیتر هەنێ زەرعەتەکەین ئالێوە بۆ خۆمان. هیچ زووشک ناکەیتەوە؟ وەڵا میوە توزانم ئەو هەنجیر بە هەنجیر وشکەکەین و ئەی فرۆشین و قەیسی وشکەکەینەوە ئاوە کوتت بامێ و تەماتەشەکەن. ئارە وەڵا بامەیەکەین تەماتەیەکەین بامێ پێچێت بۆ بامێ زۆر باش وەڵا زۆر باشە بۆ بامێ ئێرە. ئارە وەڵا چەندێک دڵ خۆشەکە دێوە بۆ ئێرە؟ وەڵاهی لێرە مرتاح. ئارە تۆ پێم بڵێ بۆچی ئەو ماشەڵڵا خانووی خۆشتان هەیە بەر و باخیشتان هەیە چۆنە بە دایمی لێرە نابن؟ ئەی بەخوا لەوێش ماڵمانەیە باخمە دارمانەیە باخچەمانەیە ئێوەش خزمەتێوێ. ئەمە ئەوێ لەوەی کە ئەڵە پرتەقاڵی بەعقوبە لە شارە هاوارەکەن پرتەقاڵی عێراقی جامە عێراقی کوردستانیە. دایکت وتی مریشکەکان سەلیقەی توێ؟ بەڵێ لەگەڵ مریشکە سەلیقەی هەر حەز و ئارەزوی خۆمە هەر لەم ناوە. باشە تۆ چ مریشکێکە زۆر حەز لێیە؟ وەڵا هەر زیاتر کوردیەکانە. کوردیەکان جاران ناویان هەبوو ئەمە نازانم پۆپنەدار و پۆپەشمینە و نازانم ئەم شتانە خۆت ئەم ناوانان لێ نانێت؟ نەوەڵا بەس ئەوە گپنێ ئەو کەڵە شێرە ئەوە گپنێ هەر بە بچووکی بەخێوم کردووە. بە بچووکی باشە تۆ خۆت خوێندکاریت؟ بەڵێ. خوێندکاری چه ئاستێکی خوێندنی؟ قۆناغی دوو یاسا. ئینشاڵڵا لە ئایندە ئەبی بە پارێزەر. ئینشاڵڵا. تۆزە لەگەڵ هینەکە و سەریقەکە لەگەڵ هینەکە ناڵم دوورە بەڵام خۆمە هیوایەتە چەندێک لەگەڵیانە خەریکە بیکەیتەوە بۆ؟ وەڵا زۆر
ژێریان پاکەینەوە ئیتر خەریکەم لەگەڵێنە مەشغوڵە بمپیانەوە جارێک پرسییم وتم دەنجی مریشێک لە پێش هێلکەلکردنە لەگەڵ دوای هێلکەلکردنە دوو دەنگی جیاوازە پێشەوەی هێلکە بکە کە بە هێلکەیە دەنگێکی لێوە دەنگێکی تابات ئەعلانەکە کە هێلکەی پێەیە بەس دوای کە هێلکەکە کە ئاشکرایەکە هەڵێ هێلکەم کردووە تۆ دوو دەنگە جیاکەوە بەڵێ ینی کەواتە ینی ئەندازەیەکی باش لە زمانە نزیک بووی بەڵێ ئەرە وەڵڵا ئیشەڵا لە ئایندەیە تۆ بی بە محامی وانیا بێ بە پارێزەر ئەوەش کارێکی گرنگە ئیشەڵا بەس پشتی حەق بگرە ئیشەڵڵا هەرواکەم ئیشەڵڵا ئیشەڵڵا بابزانم جەنابە خەریکی چی لێرە وڵای من مامۆسام لەم گوندە خۆشمان خەڵکی ئێرم ئەمیش خوشکتەوە نیە نۆڵە ئامۆزای مامۆستای وانە بەڵێ مامۆستای وانەبێژ و گرێبەست و میلاکمانەیە بەڵێ من وانە بێژ مۆڵە وانە بێژ ئەی لە چۆوە دەی بە وانە بێژی بۆ ئێرە وڵای لە دەربەنی خانۆ قرسدا بێ بۆ تۆ بەرەوەڵا بەیانیان زۆر بێ سەعات 6 هەستم و خۆمان بخەینە ڕێ و ئیتر لە 8 بگەینە ئێرە و تا نزیکی 12 قورسی ئەوە نا بەڵام بەبەسم ئەوە ئەی تۆ موچەکە چەنە چەندێکت بۆ ئەمێنێتەوە 100,000 نزیکی بڵێم 100,000 ئەدەین بە کرێپاسا و ئیتر باقیەکەشی بۆ ژیانی ڕۆژانە بەکارێن بەڵام باشە تۆ مادەم بە خۆت مامۆسایی ئەزمموی مامۆستایەتی شەکەیت ئەمەش کارێکی باشە ئینشاءڵا بەشکم دواتر قەدەرن بەشکم ئەوەش بێتە پێشەوە کە تاعین بە من ئیشەڵڵا وڵا نازانم شتێک لە ئارا هەیە ئیتر بەشکم بمانکرێتەوە تا چەند سەرۆکار لەگەڵ مناڵە مناڵت خۆشەوێت وڵا زۆر مناڵم خۆشەوێت باشم لەگەڵیانە مناڵەکانش منیان خۆشەوێت نازانم پەروەردە زۆری ئێستا ئاعتیما دەکاتە سەرەوەی کە مامۆسا لەگەڵ خوێنکارە یان لەگەڵ تەلەبەیە لەگەڵ ئەوم بەتابەتی سەرەتاییەکان زۆر تێکەڵ بێ ینی وەکو دادەیەکی خۆی وەکو نازام چێکی مامەڵە بکە ئەوە جۆرە مامەڵەیەکە ئەرەوەڵا ئێستا خۆی لێدانوشتی شەر نەماوە ئەبێ وەکو هاوڕێبی لەگەڵ تەلەبە یعنی وەکو هاوڕێت تەسەڕوفیان لەگەڵا بکە چەنە دەرزەکەی من تۆزێ قورسە مناڵ خۆشیشی ناوێ بیرکاریە بەس هەر خۆشیان لێ خەڵکی لادێکەوەی تر مناڵەکانمە باشن و تەلەبەکان زیرەکن و ئاستیان بیرکاری بۆ خۆی معقەدە ڕاستێک دەرسێکی وشکە بەس تۆ چیەکەی بۆ کە تەلەبە تێ بگە ئەبێ بە ژیانی ڕۆژانەوە ینی بی بەسی بە ژیانی ڕۆژانەوە بۆی زیاتر سێ مریشکت هەیە سێ مریشکت هەیە دوای دوو مریشکی ترێنی ئەبێ بە پێ چاوکات ئەرەوەڵا بەشیانی ڕۆژانەوە تێکەڵ یەکەی بۆ ئەوە ینی لە مێشکانە بچەست پێ بیریان نەچێتەوە مناڵی لادێ تا چەند گوێگر و ینی زیرەکە وڵا لە چاو شارە زۆر باشە تەبعەن لادێ وەکو مەکتەبی تایبەت وایە چکە لە پۆلێکا دوو تەلە بە سێ تەلە بە تۆ لە ڕۆژێکە ئەگەر لە شارە یەک جار تەلە بێ کەڵسێنی لێرە لەوانێت دەجارەڵی سێنی بۆ پرسیارەکان هەڵیانە سێنی ئاستیان ئەرە وڵاوکو مەکتەبی تایبەت وەکو ئەهلی وایە ئەگەر مامۆساکەی باش بێ و گرنگی بە تەلەبەکان بدات داجان سلام علیکم عليك السلام خوا قوتە بایەخۆ یاخوا بێەوەی سەلامەت بیاخوا سەلامەت بیاخوا خوای گەورە ئێوەش سەلامەتکە ئینشاء الله چێشتتان بەدار کردووە بەڵێ یاخوا دەستان خۆش بێ پێم بڵێ وەختی خۆی نانی شای و مەولودی کردووە ئەرە بەخۆ کردوتە تۆ بەس باسی ئەوم بۆ بکە قەدیم نان و چێشتی مەولود و شایی چۆن گەورە ئەو نەت هەر ئەوە دار ئەوە خاصکریا و کریا بەس وەختی خۆی چێشتی برنجا مەسەلەن چۆن لێنە وەڵا هەر ئەوە وەپڵاو وەپڵاو نانەشانە و شتیان دائنا و ئایان پاڵاو بانی کۆمەڵە ئاگریانە کردەوە بەس ئێستا بلۆکدانن بۆ وەختی خۆی ئاگردان ئاگردانیان بە چیە وەڵا هەر ئاوە کوانیان بۆ کردو منام میلادۆیە خەڵکی باخەنارم ئیتر هاتوون بۆ باخەنارە تا ئێوە ڤیدۆم بکەن بەڵای پورەکانیشم باشە ڤیدۆت بکەین بۆچی ڤیدۆت بکەین بۆچی حەزەکەی ڤیدۆ بکەین ئاخر حەزەکەی خەڵک بینەران بتبینن ئەی چی بە بینەران ئەڵێی ئەڵەم خۆشمەون بە بینەران ئەڵێی چی خۆشمەون ئافرین بۆ تۆ ئەی تۆ چیمان بۆڵێ من ناو میلۆیە خەڵکی باخەنارم تەمەنم
حوت ساڵە ئافرین خۆت بە بینەرانە ناسیێنی وانە چوویتە قوتابخانە بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلی دوو ئافرین زیرە چیت بەڵێ تۆ زۆر پاک و خاوێنیشی ئافرین بۆ تۆ دەست خۆش. شكر باشي غزة شوي غاسل قربان مامۆستا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. حەزەکەین باخەنارە لە ڕووی مێژووە بناسیین ینی سەردێکی مێژوویمان بۆ باسکە بەڵام ئەوەنەی بکرێت بە گوشراوی. زۆر باش باخەنارە لە سەرەتاوە پێوتراوە ناوچەی گەورەیە پێوتراوە شێخان ناحەیە بووە لە ساڵی 1930کانەوە خەڵکەکەیشی خەڵکی شەرەفبەیانی و هۆزێکن ئەم هۆزە لە تقریبان 350 ساڵ بەر لە ئێستا شەرەفبەر لە ناوچەی بەهرینانی ناوچەی مووسڵەوە هاتوونەتە ئێرە بە پێ و سەرچاوە مێژوێنێکی ئێستا هەیە شەرەفبەیانی لە عەبدوڵابەگەوە مێژووی تاریخیان نووسراوەتەوە عەبدوڵابەگی شەرەفبەیانی کێکێک بۆ لە سەرکردەکانی ئەو کاتی کە لەگەڵ ئەحمەد پاشای بابانەوە بۆ ئازادکردنی یان بۆ ڕزگارکردنی ناوچەی سلێمانی هجومیان توە سەر سلێمانی و بۆ گرتنی بەڵام دوایەوە کاشکێنێنەوە منتیقەی سەرپێڵی زەهاب و لێرە ئەحمەد پاشا و ڕەسوڵ پاشا هەردووکیان ئەیژێن و ڕاوانی دەرەوە ئەکرێن بەڵام عەبدوڵابەگی شەرەفبەیانی ئەمێنێتەوە لەم ناوچەیە و لە دوای خۆشی ئەم ناوچەیە پەرەپێدا و بەردەوام بووە لەگەڵ لە ناوچەکە ململانی بۆ لە نێوان هەم عوسمانی و هەم سەفەوی نەچووتە ژێر کتێفی کەمەوەتە شەرەفبەیانی خەڵکی ناوچەی هۆرێن شێخان باخەنارە بێت لە شاوازی ئەو دیانەی کە کەونە سنوورەوە بەردەوام سەربەخۆ بوون نەچوونە ژێر کێفی هیچ حکوومەت و هیچ دەسەڵاتدارێکی ئەو کاتە و تا دوایی ساڵی 1970 کە ناوچەکە بەهۆی زۆرە ملێەوە ڕاکێشکراوە ناوچەکە. باش با پرسیارێکی ئەوەش بکەین بزانین ئاغا دەرەبەک شێخ کامیان لێرە ینی کاریگەریان لەسەر ناوچەکە هەبووە ئەوەی کە لێرە کاریگەری هەبوو زیاتر دەرەبەک کاریگەری هەبوو دەرەبەک لێرە با بڵم چەند بنەماڵەیەک بوون ئەو بنەماڵانە بردی بوون لە بنەماڵەی عەبدوڵابەگی شەرەفبەیانی کە چوار کوڕی هەبووە بە ناوەکانی یوسف بە کە شاعیر بۆ لە سەردەمی مەولەویە و عەبدوڵابەی عەزیزبەگی میرپەنج و لەگەڵ یعقوبەگی شەرەفبەیانی لەگەڵ عەبدوڵابەگی دووەم کە لە دوای خۆی عوسمان بەگواتە عوسمان بەگی شەرەفبەیانی کە لە قەبی شاه سەڵتەنەی هەبوو لەم ناوچە شەرەفبەیانی وەکو دەرەبەگایەتی حکمی نەکردووە وەکو حکومڕانێکی دەوڵەتداری حکمی کردووە چکە لە ناو هەموو خێڕ و هۆزەکانی ترا خاکەکانیان بەسەر خۆیانە تاپۆ کردووە لە شەرەفبەیانیە هەموو خاکەکانی و خەڵکەکەشی بەهی خۆی زانی و هیچی تاپۆ نەکرۆ لەسەر خۆی چکە هەمووی بەسەر بەخۆی هێشتوەوە. باشە دوو شتی جیاوازە بێنم ینی دوو ڕەهەندی مێژووی جیاواز یەکیشانەوەیە کە لە ڕووی شوێنەواریەوە شوێنەواری کۆن هەیە و شوێنەواری شخانی تاریقەتیش هەیە ئەم چی هەیە لە مێژووی ئەم دوو هینە ئەم دوو ڕەهەندە جیاوازە ئەوەی کە هەیە شوێنەواری کۆن شوێنەواری تاردۆنی هەیە لە شاخی بەمەوە لە دەربەندی بێلولا تاردۆنی ئەوانە گوتیەکان بوونواتە لۆلۆیەکان و گوتیەکان لەم ناوچە حکمیان کردووە لە ساڵی 2600 پێش زایی واتەم ناوچە ناوچەیەک بووە کە ململانی لە نێوان گوتی و لۆلۆیەکان و ئاشووریەکان بەردەوام شەڕ لەم ناوە ئەمە لە ڕووی مێژووی پێش زاینەوە دوای زین لە سەدەمی موسڵمان ئیسلامە ئەوەی کە هەیە شێخانی نەقشبەندی چەند جارێک هاتون کە ناوچەکە و شێخانی خالی چەند جارێک هاتون بەڵام کاتی بوون ئەی نەماونەتەوە ئەوەی کە لێرە هەیە با بڵێم شوێنەوارێکە مەقبەرێکە بە ناوی شێخ جوبرەئیلی شێخان شێخ جوبرەئیلی شێخانە کە ئاکاتە کوڕی ئیمام موسای کاظم بەڵام ئەسەرێکی مێژووی لەبارەی پیاوە دیار نییە ئەوەی هەیە لە دەوروبەری کۆمەڵێک گۆڕی تر هەن کە ئەوانە
پاشاکانی باجەڵانە بەڵام پاشەکانی باجەڵان لەم ناوە ئایا حکمیان کردووە یاننا مێژوویەکی ئەوتۆ دیار نییە بەڵام ئەوەندە زانرت تێکەڵیەکە بۆ لە نێوان شەرەڤیانی و باجەڵان شەرەڤیانی و بابانە تێکەڵیەکان لەوانێت لە ئاسی ژن و ژنخوازییان لەڕێی پەیوەستبوون بە هاوکاری سەربازی و بەهێزکردنی یەکتری بێت. چۆنی شکر باشی خوا بازارەدا شکر باشی شکر باشی دوکانداری وانە بەڵێ چەند ساڵە بێ دوکانداری 40 ساڵی 40 ساڵ کەواتە ئێستا ئەزمونێکی چاکت هەیە لە بواری دوکانداریە دوکانداری خەریکە لە بیرمانە چێتەوە چیت هەیە لە ناو دوکانەکە چی هەیە شتێکمێ باشە هەرەوەڵە هەموو شتێکمی شتی خۆماڵی چیت هەیە ئەم منتیقەمێ دەمە 100,000 هەنجوین 100,000 ینی کەس هینی کەس ئی ناودارە یا ئی ناو شاخە هینی شاخ هینی شاخ نە بچکەڵەکە نازم شامەترینکەیە چی ئەوەی سپیەکە بچکەڵەکە ئەوە هەیە هەرەوەڵە جاوە وەڵا زۆر دەرمانەوە خۆماڵی ڕۆنی خۆماڵی ئەو شتانە ڕۆنی کەرێشمانەیە کوورە ڕۆنی خۆماڵیشمانەوە 17,000 هەستەکەم لە ناو گوندەکەیە لە ناو باخەنارە ئەم گوندەی تەنیشتیشی دوکانی زۆر لێیە چۆنەوە ئەو دوو ئەوە نەتویشتی حەکێک دوکانی خاڵگی بەمەسم وایە شوێنی وایە دوکانە دوو دوکانی تایە بەزێرە 6 دوکانی تایە بازاڕی لێرە ئەمە بازارەکەی باشە و بێ لێش بازارەکەی خراوە دوو سێ دوکانی وەتی دەیخوا ڕستدامە سپاس دەکە و خاڵە گەلمە خێر بێن مامۆستا سلام علیکم سلام و ڕەحمەت الله مامۆستا جەنابەت خەڵتیبی لە گوندی باخەنارە بەڵێ من وتار خوێنی ئەم مزگەوتی باخەنارم و مزگەوتەکەیش پێشتر کە بیناد نرابوو لە ڕێی ڕابێتەوە بنیان نرابوو تقریبان 25 ساڵ لەمەوە پێش بۆمە لەرزە شەقاری کردبوو ئیتی سپاس بۆ خوای گەورە لە ڕێی خێرخوازانەوە لەم لاو لەولا سپاس بۆخوا بە جوانترین دیزاین و بە جوانترین شێوە مزگەوتەکەمان دووبارە بینا کردەوە و ئێستا سپاس بۆخوا جمعە و جەماعەتێکی گەرمگوڕی تایە زۆر باشە لەکەیەوە تۆ لێرە خەڵتیبی مامۆستا 4 ساڵە بێ بابزانین خەڵکی باخەنارە و دەور پشتی بۆ مۆزوعی دینداری و هاتوچۆن مزگەوت و جمعە و جەماعەت چۆنن سپاس بۆخوا زۆر گەرمگوڕن ئێمە ئەو مزگەوتەمان تقریبا لەوەی 800 کەسی 700 کەسێ بگرێت بە بەردەوامی جمعان پڕە بە بەردەوامی جمعان پڕاگەر خۆ ناوەکەشی بینیوە ئەی کاتی جەماعەتەکان خۆ باوەڕ ناکەم کەس هەبێ لێرە ئیمامەتی بکە ئیمامەت گەنج و شتی لێرێ ئیمامەتیان بۆکا بۆ گەنجەکان باشە جەماعەتیشانێ لەخوا بەزیاوی مامۆستا تۆ لێرە لە وتاری هەینیا زۆر گرنگی بە چیە دەیت چونکە ڕەنگە لادێ تایبەتمەندی خۆی هەبێ وەکو شار نییە ئەو بابەتانەی کە تۆ ئەو مۆزوعانەی کە تۆ هەڵیانە بژێری بۆ ئێرە بۆ خەڵکی ئێرە باش بن زیاتر گرنگی بە چیە دەی دەستەکانە خۆش بێ وڵای ئێرە تقریبان ڕاستە لادێ بەڵام وەکو لادێ نەماوە چونکە ئەم ماڵانەی کە تۆ ئیبینی کەمێکی کەمی بە زەراعەتەوە مەشغوڵە چکە وەک شاری لێهاتووە فراوان بۆ زۆر فراوانە یعنی وە 200 بەرەبەر لۆچە 200 ماڵ هەبێت بەڵام هەر ئەبێ قەزیەکانی ئێستا وتاری ئێرە وەکو وتاری لا نابێ وتاری لادێ بێت ئەبێ هەر وەکو وتاری شار بێت پەیوەست بێت بە قەزیەکانی ڕۆژە ئەو ڕۆژانەی کەوا چی ڕوودایا خەڵک حاجەی بە چییە مەسەن زۆر جار ئەمڕۆ زیاتر خەڵک پێویستی بە تەسکیە نەفسە پێویستی بە شتی ئەخلاقیاتە پێویستی بە ئەو ئیلتیزاماتانەیە ئێمە زیاتر تەرکیز لەسەر ئەو شتانەکەن وەکە خەڵک ئیلتیزاماتیان پێ بکە بۆی کەوە کۆمەلگایەکی سەلامەت دەرچین مامۆستایەکێک لە گرنگی مامۆسای ئاینی ئەوەیە کە لە گوندەکە وەکو مەرجەعێک خەڵکی بە قسەی بکەن ئامۆژگارەکانی کاریگەری لەسەریان هەبێ تا چەند خەڵکی باخەنارە گوێگرن یاخود بە پیرداواکاری تۆ دێن یاگە کێشەیەکیان هەبێ بە قسەی تۆ ئەکەن سپاس بۆ خوای گەورە لەو لایەنەوە زۆر باشن مامۆسای ئاینی طبعا میراتگری پیاغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو بارێکی نایدێشانیوە بارێکی قورسە ئەویش ئەوەیە کە ئەمر بە چاکە و نەهی لە مونکەرە و طبعا ئەمەش ئەوایق تێتە بەردەمی و شتێتە بەردەمی بەڵام سپاس بۆ خوای گەورە لەو ڕۆوە خەڵکەکە زۆر باشن و ڕێزی مامۆسای ئاینی بەتایبەتی لاو کوردەواری خۆمانە مامۆسای ئاینی ڕێزێکی زۆر گەورەی هەیە مەگەر ئەڵڵاهومە خوا نەخواسە
بەجۆرە لە جۆرەکان مامۆساکە خۆی مەسەلەن تەعاملی خۆش نەبێ ئەینا لەلایەنی خەڵکەوە زۆر بە گەورە چووکە قوتی مامۆسای ئاینی لە قوتی خۆیانی بەڵکو قوتی ئاینەکەیە کە قوتە دادەمێسا گەر هەر کاتی لێ نەگرم ئەگەر برایەکی پۆلیس ئەتوانێت چەند پۆلیسێکی توانێت چەند سارە ڕابگرێ وایە بەس ئەمە قوتی خۆی نییە ئەمە قوتی ئەو جلانەیە جلەکانی حکومەتە لە پشتیوێتی قوتی مامۆسایانی قوتی خۆی نییە قوتی دینەکەیەتی یعنی ئەوە ئەم بە ناوی دینەوە قسەکە بە ناوی خۆ پیاغەمەرەوە قسەکە بۆیە قسەکانی هەیبەتی لە لای خەڵکەیە مامۆسایی بابزانین خانمان ینی ژنان تا چەند هاتوچۆ مزگەوتەکەن لە وتاری هەینی ئامادە بن سواز بۆ خی گەورە ئێمە جێگەی ژنانیشمان هەیە ژنانیش وەکو پیاوان هەر ئەوانش بە خڕۆشەوەتێن بۆ جمعە و بەشداری جمعە و جەماعەتەکەن و سواز بۆ خوالەوە چێ لە پیاوانی گەرم و گورتر بن گەورە هەموو لاک مەفەق معنی شاءڵڵا و دەستان خۆش و زۆر سپاسانەکەین ئازیێتان کێشە مەمنون. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە لە بناری بەمە و لە گوندی باخەنارە گەشتینە کۆتایی بەرنامەکەمان تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ.